بەهۆی تێکدان و تەواو نەکردنی دووسایدی بەردەم قایمقامێتی قەزای چەمچەماڵ بە مەبەستی فراوانکردن و ڕێخستنەوەی ناوبازاڕی چەمچەماڵ ئاستەنگی هاتوچۆی دروست کردووە و هاوڵاتیان و شۆفێران نیگەرانن لە سستی بەڕێوەچوونی تەواوکردنی پرۆژەکە و پێیان وایە لە چاو قەبارەی کارەکە دەبوو زووتر تەواو بکرایە. وا ماگونیەکەم جادێت تێک درراوە بەڕاستی ئەم کۆمپانیەکەوا گردێتی ئاستۆی زۆر ئیشەکان بە سستی ڕابڕێوە فەرمو ئێواران لۆدێکی زۆری لەسەر جێگای سیارن نیە جێگای هاوڵاتی بوون نییە بەڕاستی داوایان لێکەین بە زووترین کات ئەم جێگایمان بۆ بە زووترین کات چاکەنەوە گەلێ ئیسفادە هەیە بۆ هاوڵاتیان نازانم بۆچی یعنی هەستەکەم ئەم شارە سستێکی پێوەیە کەس خۆی ناکە بەخاونیت ناو بازارە بە حەقانەت هەروە بێت خۆی ئیشەکە بە بۆنەی هەڵبژاردنەکانەوە خاوخلیس کە ڕایانێ بۆ هەڵبژاردن شتێ بخەنە سەر شاری چەمچەماڵ لەبەرەوەی پرۆژەی وایان نەکردو بۆ چەمچەماڵە تاکو ئێستا ئەم پرۆژە ناوجەرگەی بازارە هەنێ داریان بڕی هەنێ ئاویان بڕیوە ئەیانێ شتێک بکەن دیار بێ لە ناو بازارە ئەی چۆن دروستی نەکردو کاکەسەی بازارە کەسەی هەموو سیارەیەکە چۆن دروستی ناکا کاکەچی ئەمە یەکسایی دێگەیستا تۆ سیارەکە لێراوەزەی 100 سیارە بەدواتەوەێتەوە بە گوێرەی نووسینێکی پەڕی فەرمی قایمقامێتی قەزای چەمچەماڵ دەبوو پرۆژەکە لە ماوەی مانگێکدا تەواو بکرایە بەڵام مانگێک تێپەڕیوە و تا ئێستا ئاسەواری تەواوبوونی پێوە دیار نییە لە بەرامبەردا سەرۆکی شارەوانی چەمچەماڵ دەڵێت ماوەی پرۆژەکە 4 مانگە و لە کاتی خۆیدا تەواو دەکرێت. لە چوارچێی پلانێکە لەگەڵ بەڕێوەبەرایەتی هاتوچۆی چەمچەماڵ بۆ ڕێخستنی هاتوچۆی ناوشار ئێمە پلانیەوەماندانات چەند ترافیکێک لە ناوشار هەڵبگیرێت و دووسایدی بەردەم قایمقامێت فراوان بکرێت ئەو پرۆژەی ماوەکەی 4 مانگەوە کولفەکەی 90 ملیۆن دینار و لەسەر بودجێ بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی جێبەجێکرێ ڕاستە لە ئێستا بووەتە ئاستەنگ بۆ هاتوچۆی هاوڵاتیان بەڵام بەهۆی دروستبوونی هەندێک گرفتی تەکنیشی ماوەیەک بۆڕی ئاو لە ناو پرۆژەکەمانە هەبوو ئەو بۆڕی ئەوانە بوو بە گرفت بۆمان هەندێک گرفتی هاتوچۆی بۆ هاوڵاتیان دروستکرد بەڵام خۆشبەختانە لێسیا و گرفتانە چارەسەر کراون و بە بەردەوامی بە دوو شەفت ئیشی تیاکرێ هەوڵەدەی لە نزیکترین کاتا پرۆژەکە تەواو بکرێەوە بخێنەوە خزمەت هاوڵاتیان. چالاکێکی مەدەنیش دەڵێت حکوومەت و ئیداری ئەم شارە بیانەوێت هەر پرۆژەیەک جێبەجێ بکەن لە پێشدا سزای هاوڵاتیان دەدەن تا ئەو کاتەی پرۆژەکەیان بە تەواو دەکرێت. لە ڕاستیە بەداخەوە دەسەڵات چ لە هەرێمی کوردستان و چ لە شاری چەمچەماڵ هەر پرۆژەیەک کات هەتا بە تەواوی سزای خەڵکی ناوچەکەنەدا دیارە دڵی ئاو ناخواتەوە لە ئێستاە شەقامی بەردەم قایمقامێتی چەمچەماڵ بە حساب شۆستەکەی نۆژەن ئەکرێتەوە یان ئەکرێ بە یوتێرنێکی تیا دروست ئەکرێ بەڕاستی وا مانجێکە هەموو خەڵکی چەمچەماڵان خستۆتە زەحمەتێکی زۆر زۆر نەخوازرا و ناڕەحەتەوە شۆستەکەی نزیکە 1 مانگە هەڵکەنراوە ئەگەر بڕیار بێ هەر شتێکی تیا بکرێ ئێستا بۆیە تەواو بواە پێم وانە کارەکەەوەنە دژوار بێت و پێویستی بە مانجێک بێت ئەگەر گریمان لەبەر خاتری کواڵەتی پرۆژەکەیە لە ئێستاە کاتێکە شۆستەکە تێک دراوە نەئەکرا مەسەلەن هەر ئەو بربەستانی کە دانراوە مەترێ مەترونیوێک لە وڵاتردا بنرێ بۆی 2 سایت سیارەتیا هاتشۆ بکە بە دڵنیایەوە ئەکرا. لە کاتی بانگەشەی هەڵبژاردن دوو حیزبی دەسەڵاتداری هەرێم دەست دەکەن بە دانانی بەردی بناغی جۆرا و جۆر و بەڵێنی گەورە و زەبەلاح بە هاوڵاتیان دەدەن بەڵام دوای هەڵبژاردن ئیشیان بە هاوڵاتی نامێنێت و خۆیان و بەڵێنەکانیان لە بەرچاون دەبن. ڕەبین محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.